دەزانم ئێستا کە سەیری من دەکەیت لە ناو دڵتدا دەڵێیت تۆش هاتووی باسی مریشک بکەیت، بەڵام نهاتم باسی مریشک بکەم، هاتووم باسی ئەو بێوجدانەی بکەم کە بەرامبەر من و تۆ دەکرێت. ئێستا لە هەموو ماڵێکی ئەم وڵاتەدا دایکێکیان باوکێک دوودڵە لەوەی ئەو مریشکەی سووری کردوێتەوە بیداتە منداڵەکەی یان نا. دەپرسێت ئایا ئەمە خواردنە یان ژەهر. ئەمڕۆ ڕاستیەکتان پێ دەڵم کە هیچ کەناڵێک نایڵێت، چونکە ڕاستیەکە دەستی هەمویان دەسووتێنێت. با کەمێک لە ژمارەکان وردبینەوە تا تێبگەین ئەم شانۆگەرێت چەند گەورەیە. ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکەی 105 بۆ 110 ملیۆن جوچکە دەخرێتە ناو کێڵگەکان. ئەمە تەنها ژمارە نییە، ئەمە سوپایەکە کە پێویستی بە 450,000 تۆن ئالیک هەیە لە ساڵێکدا. کێ نرخ دیاری دەکات؟ با ڕاستیەکتان پێ بڵێم، تێچووی کیلۆیەک مریشک بۆ خاوەن کێڵگە لە جوچکە و ئالیک و ڤاکسین و کارەبا تەنها 2550 بۆ 2600 دینارە، کەواتە بۆچی لە بازاڕدا بە 4500 دینار دەیکڕی؟ ئەو 1900 دینارە زیادەیە لە هەر کیلۆیەکدا قازانجێکی خەیاڵیە کە ساڵانە دەگاتە زیاتر لە 430 میلیارد دینار. ئەم پارەیە ناچێتە گیرفانی حکومەت و ناچێتە گیرفانی جوتیاریش، بەڵکو دەچێتە گیرفانی ئەو ئەڵقە قۆڕخکارانەی کە کۆنتڕۆڵی ئالیک و ئالۆکانیان کردووە. ئەوان ناهێڵن نرخ دابەزێت چونکە بەرژەوەندیان تێدایە. فێڵی تەندروستی و مریشکی بەستوو. ئەو هەرایی لەسەر دەرمانی کۆلۆستین کرا، دەزانن بۆچی بوو؟ لە هەرێمێکدا کە 1840 کێڵگەی فەرمیمان هەیە، تەنها چەند تاقیگەیەکی سادەمان هەیە کە ناتوانن پشکنینی ورد بۆ پاشماوەی دەرمان لە ناو گۆشتدا بکەن. کاتێک تاقیگە نەبوو، میدا دەبێتە تاقیگە. لایەک دەیەوێت بناوی مەترسی تەندروستی متمانە لای مریشکی ناوخۆ نەهێڵێت تا ڕێگە بۆ مریشکی بەستوو هاوردە خۆش بکات کە چەند بازرگانێکی دیاریکراو لە پشتین و قازانجان تێیدا زۆرترە. لایەکیش بەرگری کوێرانە دەکات تەنها بۆەوەی کارگەزە بەلەحەکانی ئالیک و سایلۆکان زیانیان پێنەگات. کێشەکە لەکوێیە؟ کێشەکە لە جوتیارەکە نییە کە بە قەرز ئالیک دەکڕێت، کێشەکە لەو سیستەمە قۆڕخکاریەدایە کە ڕێگە دەدات دەرمان و ڤاکسینی کۆالێتینیزم بێتە ناو وڵات، چونکە کۆمپانیەکانی هاوردەکردن پشتیان بەهێزە. ئەوانی ئەمڕۆ لە شاشەکانەوە ئێوە دەترسێنن خۆیان هۆکاری سەرەکی تێکچوونی بازاڕ و گرانی نرخن. من لێرەم چونکە خەممە، چونکە دەزانم مانای چێ باوکێک پارەی کڕینی مریشکێکی نەبێت کەچی لە شاشۆ پێ بڵێن ئەوەی کڕیوتە ژەهرە. مریشکی ئەم نیشتیمانە بەرهەمی دەستی جوتیارێکی ماندوو پاکە، بەڵام ئەو سیستەمەی مریشکەکە دەگەیەنێتە دەستت سەراپای گەندەڵە. من بێدەنگ نابم، چونکە بێدەنگی لە ئاست برسیکردنی ئەم گەلە ماندووە تاوانە. من تەنها دەنگی ئێوەم و هیوادارم ڕۆژێک بێت چیتر سفرەکانتان نەبێتە شوێنی شەڕی بازرگانەکان. ئێوەش بڵێن تاکەی دەبێت بژێوی ژیانمان لە نێوان بەرداشی دوو کەناڵ و دوو بازرگاندا وردوخاش بکرێت